الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مامۆستایانی بەڕێز خوشک و برایانی عزیز و خۆشەویست، سلامی خوای گەورەتان لێبی. سەرەتا خۆم بە خۆشحاڵ دەزانم وەکو خزمەتکارێکی ئینستیتوتی ژیار لە خزمەتان دەبم بەو زانیارە متەواضعانە دەربارەی ئاڵا و مێژووی ئاڵا و ڕەگوڕیشەی ئاڵا لە مێژووی مرۆڤایەتی بە گشتی و ئاڵا لە مێژووی کورد و کوردستان بە تایبەتی تشکی دەخەینە سەر. بەر لەوەی کە بچینە نێو باسکردنی ئاڵا، کەی ئاڵا سەری هەڵداوە و لە مێژووی مرۆڤایەتی چۆن باسی ئاڵا کراوە، یان با بڵێن ئەو مەبەست و ئامانجانەی کە لە پشت سەرهەڵدانی ئاڵا و شێوازەکانی ئاڵا و جۆرەکانی ئاڵا و لە سەردەمە جیاوازەکان چۆن ئاڵا بەکار هاتووە، بە پێویستی دەزانم سەرەتا پێم خۆشە ئەو خاڵانەی کە من دەمەوێت قسەی لەسەر بکەم وەکو تەوەری باسەکە ئاماژەی پێ بکەم کە ئەویش ناساندن و پێناسەکردنی ئاڵایە، پاشان دەینە سەر ئەو ڕیشە مێژوویەی یان ئەو جزورە تاریخیەکەوە لە مێژووی مرۆڤایەتی کە باس لە سەرهەڵدانی ئاڵا دەکرێت بە پوختی یان بە کورتی بە چەند ئاماژەی پێ دەکەین. دوجار دەینە سەر بەشێکی گرنگ کە پەیوەستە بە مێژووی موسڵمانان یان مێژووی ئیسلام کە ئاڵا لە مێژووی ئیسلام لە سەردەمی پێغەمبەر درودی خوا لێبی و لە سەردەمی خەلیفەکانی ڕاشدین ڕەزای خوایان لێبی، دواتر لە سەردەمی ئومەوی و عەباسی و تەواوی قەوارە و میرنشین و دەسەڵاتە سیاسیەکانی نێو مێژووی ئیسلامی چۆن ئاڵا دەوری بینیوەیان بۆ ئەو دەسەڵاتە سیاسەنە چۆن دەستیان بە ئاڵا گرتۆ و ئاڵانەی کە هەیەیان بووە چۆن بوو. دواتر هەوڵ دەدەین دێینە سەر بەشێکی تر کە پەیوەستە بە مێژووی ئاڵا لە سەردەمەکانی تر، واتە لە سەردەمی ئەو دەسەڵات و قەوارە سیاسیانەی کە بە لە مێژووی موسڵمانان کە دروست بوون لە دوای دەتوانین بڵێین بەرفراوانبوونی جوگرافیای سیاسی یان جوگرافیای دەوڵەتی ئیسلامی، کە یەکێک لەو دەوڵەتانە سوپاس بۆخوا کە مۆرچێکی کوردانە و یان دەتوانین بڵێین دەوڵەتێکی کوردیە کە ئەویش دەوڵەتی ئەیوبیە کە جوگرافیایەکی بەرفراوانی لەژێر دەسەڵات بووە و وەتوانی بێتی ڕابەرایەتی جیهانی ئیسلامی بە تایبەتی بڵێن بەشی ڕۆژهەڵاتی بکە لە ڕوبەڕووبوونەوەی ڕۆژئاوا کە سەرمەشقی ئەو دەسەڵاتە سیاسیە سوڵتان سەلاحەدینی ئەیوبیە. دواتر دەینە سەر مێژووی یان با بڵێن ئاڵا لە مێژووی کورد و کوردستان لە سەدەکانی با بڵێن بیستەم و بەر لە سەدەی بیستەم ئەو دەوڵەت و قەوارە سیاسیانەی کەوە ئاڵایان هەبووە یان ئاڵاکانیان بزانین چۆن بووە. هەرچەندە تێبینیەکی با بڵێن کورد پێش ئەوەی بچین ناو پوختەی باسەکەمان بزانین کە ئاڵا لە مێژووی مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی مەرج نییە هەموو ئەو دەوڵەت و دەسەڵات و قەوارە سیاسیانی کەوە لە مێژوودا حکومڕانیان کردووە ئاڵاکانیان ڕوون و وازەح بیان با بڵێن ئاڵایان هەبووبی، هەندێکیان ئاڵەشان هەبووە بەڵام تەنها وەکو باسکردن باسکراوە، شکل و شێوەی ئاڵەکە بوونی نەبووە. بەڵام بەشێکی زۆر دەو دەسەڵات و قەوارە سیاسیانە ئاڵاکانیان وەکو وێنە یاوتە وێنەیان لەسەر گیراوەتەوە یان شکل و شێوەی بە وەسف وەکو بڵێ وێنەی خەیاڵی یان وێنەی دەستکردیان بۆ کردووە کە ئاڵاکان بەو شێوانەیە بەو شێو و شکل و وێنانە بوونە. سەرەتا بزانین ئاڵا چییە؟ ئاڵا وەکو پێناسە دەکرێت لە سەرچاوە مێژوویەکان، دەڵێن ئاڵا ئەو دروشمەیە یان ئەو هێمایەیە یان ئەو پارچە قوماشە یان پارچە با بڵێن ئەو مەوادەیە کە بەکاردێت، چونکە بە پێی سەردەمە جیاوازەکان مەوادی جۆرا و جۆر بەکاراتوە لە دروستکردنی ئاڵا، هەروەکو چۆن با بڵێن لە نووسینە پێست و گەڵای دار و درەخت بەکاراتوە. بەو شێوەیە هێمایە ئاماژەیە ڕێنمایکارە بۆ مەبەستێک، بۆ ئامانجێکی دیاری کراو. جا مێژ و نووسان باز دەکەن دەڵێن سەرەتا ئاڵا وەکو ڕەمز و هێما و دروشمێکی سیاسی بەکار ناتوە، بەڵکو
بۆ ڕێنیشاندان و بۆ ئاماژە بووە بۆ ئەوەی کەوا بتوانن کار ئاسانی بکەن بە تایبەتی بۆ نمونە لە شوێنە سەختەکان با بڵێن لە ناوچە چاییەکان یان لەو ناوچانەی کەوە ئاراستەی ڕێگا بۆ نیشاندانی ئاراستەی ڕێگا مثلەن بۆ نمونە لە سەحرایەک تێپەڕیون بزانن کەوە ئاراستی ئەو ڕێگایە بۆ ئەو شوێنە بەو شێوەیە دەڕوە ئاماژەیان داناوە لە شێوازی ئاڵا لە شێوازی با بڵێن وەکو بڵێن وەکو سەردەمی ئێستامان زۆر جار مەسەلەن هەندێک شوێن دەبینین هەندێک دروشم و ڕەمز دەبینین بۆ نمونە دەڵێ ئەو شوێنە لوغمی لێ بۆ نمونە ئەو شوێنە ئەو ڕێگایە بەو شێوێ دەڕوە ئاراستەکانی بەو شێوەیە جا دەڵێن زۆر سەرەتا بۆ ئەو بەکار هاتووە بەڵام دوجار ئەم حاڵەتە لە سنوورە جوگرافیەکان پێناسەیەکی تری وەرگرتووە یان بەمانایەکی دیکە پێمان دەڵێ ئەوە وای کردووە هەر ناوچەیەک و هەر دەسەڵاتێک لە ناوچەیەک کە حکمی کردوی بەو ڕەمزانە بەو شێوازە ئاڵایەنە ناسراوەتەوە جا مەرج نییە با بڵێن ئەو ئاڵایە تەنها هەر ناوی عەلەمبی یا ئاڵابی زۆر جار ناوی دیکەشی هەبووە یان ناوی دیکەیان لەگەڵ ناوی ئاڵا با بڵێن هاومانە بووە مرادف بووە بەکار هاتووە جا مێژونووسان دەڵێن دوای ئەوەی کەوە ژیانی مرۆڤایەتی چوە خۆناغێکی پێشکەوتوتر وای لێ هات ئاڵا ببێتە ڕەمزێک بۆ ناسینەوەی دەسەڵاتێکی سیاسی یان ناوچەیەکی جوگرافی بۆیە بە تێپەڕبوونی کات ئاڵا شێواز و یان با بڵێن بۆ ڕەمزێکی سیاسی و دەسەڵاتی سیاسی بەکار هات بۆ نمونە مێژونووسان دەڵێن سەرەتای سەرخەڵدانی ڕەمزی یان با بڵێن ئاڵا وەکو هێما و دروشم و شکۆیەک بۆ ناسینەوەی دەسەڵاتێکی سیاسی جیابازیان هەیە هەندێ دەڵێن مسرە کۆنەکان ئەوان زۆر پێشکەوتوو بوون ئەوان بەکاران هێناوە هەندێکی دیکە دەڵێن نا لە وڵاتی میزۆپۆتامیا لە وڵاتی با بڵێن مێژووی عێراقی کۆن 4000 ساڵ پێش زاین بەکار هاتووە ئەو نەتەوانێت کە حکمیان کردووە بۆ نمونە لە سەردەمی سۆمەریەکان و لە سەردەمی ئەکەدی و ئاشووری و بابلیەکان ئەو جۆرە ڕەمز و هێما و ئاڵایانیان بەکارهێناوە بۆ ئەوەی خۆیان پێ بناسێنەوە بەرحاڵ دوجار مێژونووسان قسە لەسەرەوە دەکەن دەڵێن ئاڵا کە دوای سەردەمی مێژوو با بڵێن دوای ئەوەی کەوە قۆناغی نووسینەوەی مێژوو دەستی پێکرد لە مێژووی مرۆڤایەتی ئاڵا چووە قۆناغێکی پێشکەوتوتر دەوڵەتان بە شێوێکی زەقتر بەکارێنە بۆ نمونە باز لە دەوڵەتی بێزەنتی دەکرێت باز لە دەوڵەتی ساسانی دەکرێت دواتر دوای هاتنی ئیسلام بە هەمان شێوە لە پێش ئیسلامیش لە سەردەمی نەفامی و لە سەردەمی جاهیلی ئاڵا بەکار هاتووە تەنانەت حتا یعنی لە دوای هاتنی ئیسلامیش ئەو جۆرە ئاڵایەنە کاری پێکراوە پێغەمبەر صلی الله علیه و سلمیش باڵێن ڕێی پێداوە و وەکو ینی بوارێک مەجارێک بۆ خزمەتکردنی بانگەوازی ئیسلامی بۆ خزمەتکردنی بواری جیهاد و دعوە بەکارینەوە بەتایبەتی لە گۆڕەپانی جیهاد کە قەبیلە و هۆزە جیاوازەکان ئاڵای تایبەت بەخۆیان هەبووە کە پێی گوتراوە لیوا یان با بڵێن ئەو بەیداغ و بەیڕەخ و ئەو جۆرە ناوانەی کە بەکار هاتووە کە هەر یەکێک لەو با بڵێن لەو هۆز و قەبیلانە ئاڵای تایبەتی بەخۆیان هەبووە ئەوە لە پێش هاتنی ئیسلام و لە دوای هاتنی ئیسلامیش پێغەمبەر صلی الله علیه و سلم برەی بەو حاڵەتە داوە کە کاتێک دێنە سەر مێژووی با بڵێن سەردەمی ئیسلام دەبینین مێژونووسان توێژەران لە سەردەمی ئێستاماندا دەبینین چەندین کتێب و سەرچاوەی تایبەت ئاماژە بە ئاڵا دەکە بەڵام پێش ئەوەی بچمە سەر ئەو ئاڵایانی کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم و لە سەردەمی ئومەوی و عەباسی وەکو ڕەمز و دروشمی دەوڵەت بەکاریان هێناوە پێم خۆشە ئاماژە بۆ بکەم کە ئاڵا بۆچی لە سەردەمە جیاوازەکان بە تایبەتی لە دوای هاتنی ئیسلام تاوەکو سەردەمی با بڵێن ئێستامان ئاڵا ڕۆژ لە دوای ڕۆژ پێگەی لە ناو با بڵێن مەحفەلی سیاسی لە ناو دەسەڵاتی سیاسی ئاڵا وەکو ڕەمزێکی گەورە سیر کراوە ئەگەر سیر بکەین ئاڵا
ڕەمزێکی گەورە ئامانجێکی گەورەی لە پشت بووە وەسیلەیەک بووە بۆ ئەوەی خزمەت بە ئامانجێکی گەورە بکە کاتێک ئەو ئاڵایە لە هەر با بڵێن بۆنەیەکی سەربازی کە بەرز کراوەتەوە یان کەسی بۆ دیاری کراوە ئەوە وای کردووە زۆر جار حەماسەت و پەرۆشی و با بڵێن تۆکمەییەک ڕێزی سوپا و جۆرێک لە با بڵێن لە هیممەت بەرزی بەو سوپایە بەخشیوە یان بەمانایشتی کە توانین بڵین زۆر جار هۆکاری سەرکەوتنەکان بەهۆی پابەندبوون و پێکەوە بەستانەوەیەکی بەهێز بووە لە نێوان ئەو تاکە ئەو سەربازە لەگەڵ ئەو ئاڵایە لە سەردەمی پێغەمبەر دووری خوای لێبی دەبینین پێغەمبەر دووری خوای لێبی کاتێک با بڵێن ئیسلام هات بایەخێکی زۆری بە پرسی ئاڵادا یەکێک لەو بابەتە گرنگانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر جەختی لەسەر دەکردەوە کە پێم خۆشە زیاتر زەختی لێ بکەمەوە مێژونوسان دەڵێن کاتێکەوە ئیسلام هات زۆر شت هەبوو ئیسلام گۆڕی واتە ئەوی سڕیەوە شتێکی تری هێنا شوێنی یان زۆر شت هەبوو وەکو خۆی هێشتیەوە لەبەر ئەوەی دروست بوو یان با بڵێن لەگەڵ بنەما سەرچەکانی ئیسلام یەکی دەگرتەوە هیچ گرفت و کێشەیەکی دروست نەدەکرد لەبەر ئەوە ئەوانەی هێشتەوە هەندێکی وەکو بڵێ هەموار کرد تعدیل کرد هەندێشتە بوو گۆڕانی وە بڵێن گۆڕینێکی کەمی تێدا دروست کرد جا لە دوای هاتنی ئیسلام دیارە هەمومان دەزانین کەوە سەرەتاکانی ئیسلام لە سەدەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند شەڕێکی با بڵێن یان با بڵێن چەند ڕوبەڕووبوونەوەیکی سەربازی لە مێژووی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام و لە سەدەمی خولەفای ڕاشدین دەست پێ دەکا لەوێوە ڕۆڵی ئاڵا پێگەی ئاڵا زیاتر بەدەردەکەوی وە تەنانەت جەختکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام لەسەر دیاریکردنی ئەو کەسانەی کەوە هەڵگری ئاڵان یان با بڵێن ئەوانەی ئەگەر فلان کەس بۆ نمونە وەفاتی کرد شەهید بوو ئەوە فلانە کەس ئاڵاکە هەردەگرێ لە دوای ئەو فلان کەس هەڵی دەگرێت لە دوای ئەو فلان کەس هەڵی دەگرێت لە نمونونەکانمان دیارە وەکو با بڵێن لە شەڕی تەبوک هەمانە لە شەڕی ئەجنادین هەمانە بە هەمان شێوە لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر ئەوانە پێمان دەڵێکەوە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام جەختی کردوتەوە لەسەر گرنگی ئاڵا وە تەنانەت حتا ئەو قەبیلە و هۆزانەی کەوا بەشداریان دەکرد بۆ نمونە بەنی سەلیم یەکێک بوون لە قەبیلەکان خاوەنی ئاڵای تایبەت بە خۆیان بوونە کە وەکو بڵێ زۆر جار ئەو ئاڵایە مەرج نەبوو ئاڵایەکی گەورەبی زۆر جار ئاڵاکانیان وەکو با بڵێن پارچە قوماشێک بووە لە ڕمەکانیان بەستووە لە نوچی ڕمەکانیان بەستووە بۆ ئەوەی بڵێن ئێمە وەکو ئەو قەبیلەیە وجودمان بوونمانێ و پێغەمبەر صلی الله علیه و سلمیش یعنی ڕێی پێداوە و وەکو بڵێ هانی داون بەو شێوەیە بەشدار بن هەر یەک لەو قەبیلانە ئاڵای تایبەت بە خۆیان هەبووە زۆر جار مێژوو لە سەرچاوەکان بازەکە دەڵێت ئەنساڕەکان پشتیوانەکانی مەدینە ئاڵای تایبەت بە خۆیان هەبووە کۆچەرەکان مهاجرین بە هەمان شێوە ئاڵای تایبەت بە خۆیان هەبووە ئاڵای تایبەت جا ئەو ئاڵایە ڕەنگە وەکو ئاڵای ئێستامان نەبوو بێ بەڵام ئاڵای با بڵێن ئاڵای ڕەمزی دەوڵەتی ئیسلامی لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام ئەو ئاڵایە بووە کە مێژونوسان باز دەکەن کە دەڵێن دوو ئاڵای هەبووە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام ئاڵایەکیان ڕەش بووە ئاڵایەکیان سپی بووە و ئەو ئاڵایەش کە بۆ نمونە ڕەش بووە جۆری قوماشەکەی کە هەندێکیان ناوی ئاڵاکانیش دێنن مەسەن ئاڵایەک لێک لەن ئاڵاکان بە ناوی عوقاب بووە یەکێکیان مەسەن بۆ نمونە لە شێوەی با بڵێن لا إله إلا الله محمد رسول الله کە بە شێوەی دوورینی وەکو با بڵێن پلینگ چۆن با بڵێن پیستەی پلینجی بووە پیستەی پلینجی بەو شێوەیە نەخشی دوورینەکەی بۆ کراوە یعنی ڕەش سپی لە ناو ڕەش سپی لە ناو ڕەش بەو شێوەیە نەخشێنراوە دوجار ئەو پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام لە حتا لە فەرمودەی هەیە دەفەرمێ تەئکید دەکاتەوە لەسەر ئاڵا یەکێک لە فەرمودەکان کە بازەکە لە شەڕی خەیبەرە کە دەفەرمێ ئەو ئاڵایە دەدەمە دەست پیاوێک کەوا خوای گەورە لەسەر دەستی ئەو فەتحەمان لە بۆ دەکا کە فەتحی خەیبەرە
وەخوای گەورە ئەو کەسە خوای خۆش دەوێ و خوای گەورەش ئەو کەسەی خۆش دەوێ. ئەوە لە فەرمودەی بوخاریە ڕزای خوای لێبی لە ژمارەوە بزانم ئەگە هەڵە نەبم 4210 ئەو فەرمودەیە کە دەفەرمێ لا ئوعطینە هذه الراية باسی دەکە ئەو ڕایە ئەو ئاڵایە دەدەمە دەست پیاوێکەوە ئەو فەتحە لەسەر دەستی ئەو دەبێت و ئەو خوای خۆش دەوێت خوش ئەوی خۆش دەوێت. ئەوە نمونەیەکە لە نمونەکان و لە سەردەمیش پێشتریش لەسەر لە شەڕی ئوحود ئێمە دەبین موسعبی کوڕی عومەیر بامان شێوە ئاڵاکی بەرزکردۆشەی دەبێت دواتر ئیمامی عەلی ئاڵاکە دەگرێتە دەست و دواتر لە شەڕی تەبوک ئەو چوار کەسی کە یەک لە دوای یەک دیاری دەکرێن لە بۆ هەڵگرتنی ئاڵا. لەبەرەوەی کاتەکەمان زۆر کەمە نامێت زۆر لەسەر ئەو تەفاسیلانە بستم چونکە ئەکیدم بەشێکی زۆری ئەو زانیارانە لای جەنابتان معلومە و جەنابتان وەکوڵێ شارەزاییتان لی هەیە. جگە لەوە بەڕاستی لە سەردەمی خولەفای ڕاشدین بە هەمان شێوە ئەو ئاڵایی کە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام بەکاری هێناوە مێژووسان دەڵێن هەمان ئاڵا بووە بەڵام لە جۆری با بڵێن دیزاین و نەخشەکەی زۆر جار مەسەلەن بۆ نمونە بچووک بوونەوە و درێژ بوونەوە و گەورە بوونەکە گۆڕانکاری بەسەر هاتووە بەڵام گۆڕانکاریەکە زۆر کەم بووە ئەوەی کە پێغەمبەر سڵاو وسەلام بەکاری هێناوە. دواتر ئەو ئاڵانی کە هەن لە سەردەمی عەباسی ئومەوی سەردەمی ئومەوی ئاڵای ئومەوی و عەباسی هەمان ئەو ئاڵانە بوونە کە ئیقتیدا بووە بە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام چونکە لە سەردەمی پێغەمبەر سڵاو وسەلام دوو جۆرە ئاڵامان هەبووە ئاڵای سپی و ئاڵای ڕەشمان هەبووە. ئاڵای ئومەویەکان ئاڵایان سپی بووە ئاڵای عەباسی ڕەش بووە و ئەو ئاڵایی کە عەباسیەکان بەکارێن هێناوە یعنی بەداخەوە ینی داعش استقلالی ئەو ئاڵایی کرد کاتی خۆی کە بەکاری هێنا کە لا إله إلا الله محمد رسول الله لەناو نووسراوە. جا مێژوونوسان بازەوە دەکەن دەڵێن دەبەرچی ئاڵای سپی و ئاڵای ڕەشیان ڕەنجی ڕەش و ڕەنجی سپی دوو ڕەنجی سەرچین لە ناو ئاڵا زۆر جار لە زۆربەی ئاڵاکان بوونیان هەبووە. مێژوونوسان قسەیان زۆر هەیە لەسەرەوەی کە دەڵێن ئاڵای ڕەشی عەباسیەکان دەگەڕێتەوە لە بۆ ئەسلی بنەماڵی هاشمی کە عەبدولموتەلیبی مامی پێغەمبەر دووری خوای لێبی عەفو باپیری پێغەمبەر دووری خوای لێبی کە پەرداغێکی ڕەشی هەبووە گوایە دەگەڕێتەوە لە بۆ ئەو پەرداغا بەڵام مێژوونوسان با بڵێن ئەوەی زیاتریان هەیە با بڵێن لێکدانەوەی زیاتریان هەیە دەڵێن ڕەنجی ڕەش ئاماژەیە لە بۆ قوربانیدان و لە بۆ ئەو هەموو کارە سادباری کەەوە بەسەر بنەماڵی هاشمی هاتیە هەر لە سەردەمی داوای ئیسلامی و دواتریش کە بوونەتە ڕەمزی قوربانیدان و ڕەمزی خەباتکاری لە پێناوی موسڵمانان ئەوە زیاتر ئاماژەیە لە بۆ ئەو حاڵەتە. ئاڵای دیکەمان زۆر هەیە لە دەوڵەتە ئیسلامیەکان بۆم لە داڵەتی فاتیمیەکان ئاڵای سەوزیان هەیە ئاڵای سووریان هەیە ئاڵای سپیان هەبووە فاتیمیەکان زۆر ئاڵایان هەبووە وامێشە ئاڵاکانیان کە زۆر زەق بووە سەوز بووە. دەوڵەتی حەفسیمانەیە لە تونس ئەوە ژێکێکە لە دەوڵەتەکان کە بەنی ئەحمەر کە لە ئەندەلوس حکمیان کردی ئاڵەکەیان زرد بووە ئەستێرە و مانگێکی تێدا بووە. ئاڵای دەوڵەتی عوسمانیش زۆر گۆڕانکاری بەسەرداتی بە مێژووی دەوڵەتی عوسمانی چونکە مێژووی دەوڵەتی عوسمانی مێژوویەکی زۆر دەوڵەمەندە مێژوویەکی با بڵێن چەند سەد ساڵیە لەبەرەوە نزیک لە 700 ساڵ تقریبا دەوری نزیک 700 ساڵ حکمیان کردیە. ئاڵاکانیان حەزم و قەبارە و شێوازی زۆر گۆڕانکاری بەسەراتە دوایین ئاڵایەکی سۆر بووە مانگێکی باڵێن بەناو مانجێکی بەناودا بۆ لەگەڵ ئەستێرەیەک بەڵام گۆڕان هەیە لە وێنەکان زۆرن کە شێوازی گۆڕانکاریەکان کە بەسەر ئاڵەکانیان داهاتووە. دێینە سەر با بڵێن ئاڵا لە سەردەمەکانی دواتر لە سەردەمی دەوڵەت و میرنشین و قەوارە سیاسیەکان بە تایبەتیش زیاتر جەخت دەقینە سەر کوردیەکان ئەوانەی کە لە مێژووی کورددا هەبوونە. یەکێک لەو ئاڵایانەی کە هەبووە میرنشینێکی کوردیە لە منطقەی دیاربەکر حکومڕانی کردووە با بڵێن مرکزی ئامەد بووە میرنشینی مەڕوانیە یا میرنشینی دۆستەکی مەڕوانیە یەکێکە لەو میرنشینە کوردیانەی کەەوە زیاتر لە 200 ساڵ حکمی کردیە و ئەو میرنشینە دەتوانم بڵێم جگە لە دەوڵەتی ئەیوبی لە مێژووی کووردا بەناوبانگترین
میرنشین بووە لە یەک کاتدا سێز لە هێزی جیهانی ئەو کاتیان سێ دەوڵەتی گەورەی ئەو کاتە کە هاوزەمان و هاوسەردەم بۆ لەگەڵی اعتراف و دانیان بەدەسەڵاتی ناوە و دیبلۆماتکار و نوێنەر و وەفدی خۆیان بۆ دەوڵەتی با بڵێن میرنشینی مەڕوانی و زۆرجار بە دەوڵەتی مەڕوانیش ناوی هاتووە ئەوانیش دەوڵەتی فاتمی و دەوڵەتی عەباسی و دەوڵەتی بێزەنتی کە هاوسنوور بۆ لەگەڵی اعتراف پێکردووە کە ڕەمزی ئاڵاکەیان دروشمەکەیان شێرێک بووە کە ئەوە لە سەرچاو مێژوویەکان وەکو بڵێ نەخشێنراوە لە وەرگیراوە ئەوە لەو پاشماوە مێژوویانەی کەوە لەو نەخشە مێژوویانەی کەوە ماوەتەوە شێوەی شێرێک بووە کە بەناوبانگترینیان نەسر دەولەی مەڕوانی بووە کە زیاتر بە 50 ساڵ حکمی کردووە و پانتایەکی گەورەی ناوچەی با بڵێن ئادربێجان و ئەرمینیا و منطقەی جەزیرەی هەموو لە ژێر دەسەڵات بووە و یەکێک بووە لە سەروەریە گەورەکانی مێژووی کورد و توانی بێتی بۆ ماوەیەکی زۆر ئێستاش ئاسەواریان زۆر ماوە دیارترین ئاسەواریان ئەو شوورەیەکە لە دەوری شاری ئامەد کە ڕەنجی ڕەشە ئەوە ئی سەردەمی میرنشینی مەڕوانیە واتەنان حتا سنووری ئەرمینیاش شاری ئانی یەکێکە ئێستا پاشماوەی ماوە ئەوێش شوێنی دەسەڵات و حکومڕانی فەرمانڕەوایی ئەوان بووە وەجگە لەوەش لە ڕووی حەزاریەوە زۆر پێشکەوتوو بوونە یعنی پێشکەوتنی زۆریان هەبووە دەچینە سەر با بڵێن ئاڵای دەوڵەتی ئەیوبی و سوڵتان سەلاحەدین ئێستاش پاشماوەی دەوڵەتی ئەیوبیە چێکە لە دەوڵەتانەی کە لە ساڵی 570 کۆچی هەتاوەکو 648 کۆچی حکمی کردیە لە پانتایەکی بەرفراوان دەتوانین بڵێن نزیک بە 12 دەوڵەتی ئێستا سنووری 12 دەوڵەتی ئێستای لە ژێر دەسەڵات بووە کە دەتوانین بڵین لە منطقەی هەورەمانی باشووری کوردستانی خۆمان هەتاوەکو یەمەن و وڵاتی نەوبە تقریبا بەشێک لە وڵاتی سوودان لەولاوەش هەتاوەکو تونس و منطقەی تونس و ئەو لای با بڵێن مەسەر نزیک سنووری مەغریب جگە لەوەی کەەوە مەسر و وڵاتی شام هەمووی و کوردستانیش کە ئەو کاتە لە ژێردەستی سوڵتان با بڵێن مزەفەرەدین گۆگەبری بووە کە زاوای سوڵتان سەلاحەدین بووە کە ئەوەش بەشێک بووە لە دەسەڵاتی ئەو ئاڵای سوڵتان سەلاحەدین ئاڵاکەی زرد بووە هەڵۆیەکی تێدا بووە ئێستاش وێنەکەی یان با بڵێن نەخشی ئەو ئاڵایە و ئەو هەڵۆیە لە سەر دیواری شاری قاهیرەی ئەو قەڵایی کە شوێنی حکومڕانی سوڵتان سەلاحەدین بووە ئێستاش لەناو نەخشی دیوارەکە ماوە وێنەکەشی هەیە زۆرە لای منی شێ وێنەکە کە لەناو دیوار نەخشێنراوە کە هەڵۆیەکە ڕەمزە لە بۆ ئازایی و بوێری و با بڵێن زیندوی ئەو دەوڵەتە و سام و هەیبەت و با بڵێن گەورەی و پێگەی دەوڵەتەکە ڕەنجی زەرد ڕەنجی ڕۆشنایی و ڕەنجی بوژانەوە و ڕەنجی پەرەسەندون و هەڵسانەوە و نازەی وەکو بڵێ ڕاپەڕینە کە دەوڵەتی ئەیوبیش بۆیە ئەو دوو با بڵێن ئەو دوو ڕەنگەی هەڵبژاردووە ئەوەی کە زانیاری هەبێ بەر لە دەوڵەتی ئەیوبی سەردەمی زەنکیەکان سەردەمی ڕابوونی جیهانی ئیسلامی بوو کە ئەو مەشروعە عیماددین زەنکی واروها نورەدین مەحموود دەستیان پێکرد سوڵتان سەلاحەدین هات ئەو مەشروعی تەواو کرد بە تەوابوونی ئەو مەشروعە یەکسانە بەچی یەکسانە بۆی کەوە داگیرکردنی قودس 100 ساڵ نزیک بە 100 ساڵ یان 89 ئەتاوەکو 90 ساڵ زیاتر لە ژێر سنجی داگیرکەرانی خازوشمەکان بوون دوای ئەوەی هاتن چوار قوارەی سیاسیان لە ڕۆژهەڵاتی با بڵێن بە دیاریکراوی لە وڵاتی شام و لە منطقەی جەزیرە دروست کرد میرنشینی ئیمارەی ڕووها و ئەنتاکیا و تەرابلوس و مەملەکەی قودس جیهانی ئیسلامی لە دواکەوتوویدا بوو لە پاشەکشێدا بوو بەڵام بە هەوڵ و تەقەڵا و ماندوونەبوون و شەونخونیەکانی عیماددین زەنکی و دواتر کوڕەکەی نورەدین زەنکی و دواتر بنەماڵی ئەیوبیەکان بەتیش کە سوڵتان سەلاحەدین ئەو بوژانەوەی دروست بوو بۆیە هەڵوەکە ئەو نەسرە ڕەمزە لە بۆ ئازایەتی و بوێری و
تەحەدی و مەیدانخوازی جیهانی ئیسلامی و ڕەنجی زەردیش ڕەنجی بوژانەوە و هەڵسانەوە و نازە و ڕاپەڕینە. لەبەرەوە سوڵتان سەلاح الدین ئەوەی هەڵبژارد و فعلا توانی بەرەنگاری ڕۆژ ئاوا ببێتەوە و بەرامبەریان وەستا و تەنانەت ئەو ئامانج و ئەو هەدەفەی کە خاز دروشمەکان 200 ساڵ هەوڵیان لە بۆدا نەیانتوانی بیپێکن کە ئەمە بەستیان ئەوە بوو کە تەواوی جیهانی ئیسلامی داگیر بکەن، شتێک نێڵنەوە بە ناوی ئیسلام و مسلمانان لە ڕۆژهەڵات. ئەوە بوو بە فەزلی سوڵتان سەلاح الدین شکۆیان شکا. دواتریش مەمالیکەکان کە وەکو بڵێ خزمەتکار و سەربازی ناودەوڵەتی ئەیوبی بوون توانیان مەشروعی سوڵتان سەلاح الدین تەواو بکەن لە سەردەمی ظاهر بێبرس و سەیفەدین قلاون و سوڵتانەکانی دیکەی بەتابەتی سەردەمی سەیفەدین قلاون کە توانی بە تەواوەتی خاز دروشمەکان لە تەواوی وڵاتی شام وەدەرنێ هەمویانی و ئەوەی کە مردن و بڵێن کۆتاییان پێهات و ئەوانەی دیکەش گەڕانەوە لە بۆ ئەوروپا ئەو مەشروع گەورەی کە هەموو ئەوروپای کۆ کردبووە کۆتایی پێات. لەبەرەوە زیاتر لەسەوە وەستام چونکە ویستم قەڵۆیەکە و باڵێن ڕەنجی زەردەکە زیاتر تیشتی بخەمە سەر. لەبەر ئەوەش بەڕاستی دەوڵەتی ئەیوبی یەکێکە لەو دەوڵەتانەی کەوە ینی گەورەترین شکۆمەندی لە بۆ تاریخی ئیسلامی و لە بۆ تاریخی کورد وەکو دەڵێ پێشکەش کرد. مەقطعێکی تاریخی زۆر گرنگە کە توانیوێت کورد ڕابەرایەتی هەموو جیهانی ئیسلامی بکە و توانیوێتی مەیدانخوازی و تەحەدی بەرامبەر هەموو ڕۆژ ئاوا بۆستێ. بۆیە بەلامانەوە غەریب نەبێ، بەلامانەوە شتێکی نامۆ نەبێ لە ناو هەموو سەرچاوە و دراسات و لێکۆڵینەوەکان تاکە کەسێک لە ناو قائید و سەرکردە و سوڵتان و دەسەڵاتدارەکانی جیهانی ئیسلامی حتا تەنانەت یعنی کەم ناکەینەوە لە باڵێن لە پێگەی خولەفای ڕاشدین نە، بەڵام غەرب چێ زۆر دەناسن؟ سوڵتان سەلاح الدین، چونکە بەرەنگاریان ڕاوەستا توانی مەشروعی ئەوان پەک بخە. جگە لەوەش مرۆڤدۆستی و ئینسانیەت و پێگەی گەورەی ئەو پیاوە وای لەوان کرد کەوە ئەوان بەشێکی زۆر لە لاپەڕە و لە کتێبەکانی خۆیان تەرخام بکەن لە بۆ باسکردنی و کەسایەتیە، چونکە ئەوە بەڕاستی خاڵێکی گەورەیە کە ئێمەی کورد پێویستە فەخر و شانازی پێ بکەین و تەنانەت حتا لە مەجالە باڵێن لە بوارە قومیەکەش لە بوارە نەتەوەیەکەش سوڵتان سەلاح الدین بەڕاستی خەزینەیەکی گەورەی لە بۆ بەجێهێشتیە، خەزینەیەک لە باڵێن لە نمونەی پێشەنجی قیادە بوون، لە نمونەی قائید بوون لەوەی کەوا جوگرافیایەکی ئاوا لەبەردەست بێ بەڵام بە هیچ شێوەیەک بۆ بەرژەوەندی تایبەت ئیش نەکەی، جگەل لەوەی کەوا مەبەستی خوای گەورە بووە، مەبەستی سەرخستنی دینی خوا بووە و جگەل لەو نمونە جوانەی کەوا ڕۆژ ئاواییەکان کاتێک لە ساڵی 489 هاتن قودسیان داگیر کرد، ئەوان دەستیان خستە خوێن ڕشتی موسڵمانەکان، وەکو بڵێ قەسابخانەیەکی گەورەیە لە بۆ موسڵمانەکان دروست کرد. بەڵام کاتێک سوڵتان سەلاح الدین قودسی ڕزگار کرد لە 583 تەنانەت ڕێگەی نەدا یەک مەسیحی و یەک ئەهلی ذمەی باڵێن ئەوانەی کە مەسیحی بوون زیاتر لەوێ دانیشتبوون پەنجەیەکیشان بخوێن بێ دەتوانن بمێننەوە بە ئازادانە ئەو ماف و ئەرکەی هەتانە ئەو ئەرکەی لەسەرتانە دەبی جێبەجێکن ئەو مافێک کە بۆتانی دابین دەکەین ئەگەریشنا ئازادن چ ئەرزێک و چ زەویەک و چ خاکێکتان دەوێ ئازادن دەتوانن کۆچی بۆ بکەن و فعلەن بەشێکی زۆرمانەوە بەشێکیش کۆچیان کرد گەڕانەوە لە بۆ ئەوروپا. دەچینە سەر باڵێن نامەوێت زۆر بمێنمەوە دەچینە سەر باڵێن ئاڵاکانی دیکەی مێژووی نوێمان بەتایبەتی ئەو ئاڵانەی کە هەمان بووە میرنشینە کوردیەکان و هەروەها بزاف و ڕاپەڕینەکانی کورد لە سەدەی 20م و هەتا دەگەینە کۆماری کوردستان باڵێن کۆماری مەهاباد سەدەمی پێشەوە قازی محەممەد. ئێمە کۆمەڵێک ئاڵای دیکەمان هەیە لە شکل و شێوەی جیاواز، ئەو ئاڵانی کە ئێمە هەمان بووە یان با بڵێن لەوانە سەردەمی میرنشینی سۆران ئاڵایەکمان هەیە ئەگەرچی پشتەکەی سپیە ئاڵایەکە لە دوو بەش پێک دێت،
بەشی سەرەوەی ڕەشە بەسی خوارەوەشی سپیە ئەو ئاڵای میرنشینی سۆرانە کە ئەو میرنشینە کە پایتەختی سەرەکی باڵێن ڕەواندوس بووە و لە کاتێک جیاوازەکانیش دە شەقلاوە و هەریر و خەلیفان و باڵێن شوێنەکانی دیکەش پایتەختن و بەڵام وەکو شوێنی سەرەکی ڕەواندوس بووە و پاشای گەورە یان پاشای کۆرە بەناوبانگە پاشای گەورە یەکێکە لە پاشا هەرە بەناوبانگەکانی ئەو میرنشینە زگەرەوە دەوڵەتێکی دیکەمانەیە کە لە مێژووی ئێران سەری هەڵداوە ئەویش دەوڵەتی زەندیمان هەیە کە کەریمخانی زەند کە لە ساڵی 1950 دروست دەبی تا 1950 تا 1994 کە ڕەمزی با بڵێن ئاڵاکەی شێرێکە و شمشێرێکی بەدەستە و خۆرێک ڕۆژێک لە دواوەیە و تیشکەکانی و هەر چوار دەورەی شێرەکەش ئاماژەیە بۆ ئەو دوو با بڵێن گوڵەگەن و گوڵەجۆیکەوە ئاماژەیە بۆ بەپیتی خاچی کوردستان لە هەموو ئەو ئاڵانەی کە بوونی گوڵەگەن و گوڵەجۆ هەبووە ئەوە ئاماژەیە بۆ بەپیتی ئەو خاکەیکەوە ئەو ئاڵایە با بڵێن گزارشتی لێ کردووە ئەو ئاڵایی کە هەمانە ئاڵایەکی دیکەمانەیە لە کۆتایی 1990 لە سەدەی 1920 کۆمەڵەیەکمان هەبووە بە ناوی کۆمەڵەی تەشکیلاتی ئیجتیماعی ڕێخستنی ئیجتیماعی کە کۆمەڵەیەکی کوردی بووە بۆ معلوماتی زەنابتان لە دوای با بڵێن 1970 بەولاوە بە تایبەتریش لە دوای جەنگی جیهانی یەکەم و لە پێش جەنگی جیهانی یەکەم کۆمەڵێک ڕێکخرا و جەمعیە و کۆمەڵەی کوردی لە پارچەکانی کوردستان سەریان هەڵدا بەڵام پێشەنجی ئەو کۆمەڵە و ڕێکخراوانە زیاتر لە بەشی باکووری کوردستان و بەهۆی کاریگەری دەوڵەت عوسمانی بوو و لە بەشی با بڵێن کوردستانی باکووری کوردستان و منطقەی جەزیرە یەکێک لەو کۆمەڵانە کۆمەڵەی تەشکیلاتی ئیجتیماعی بوو کە ئاڵاکەیان ئەو ئاڵایی تقریبا زۆر نزیکە لە ئاڵای ئێستای کوردستان کە ڕەنجی سوور و سپی و خۆرەکە و ڕەنجی سەوز بووە دواتر ئەو ئاڵایە یعنی با بڵێن پەرەی سندووە بە تێپەڕبوونی کات ئاڵایەکی دیکەمان هەیە ئەوەش هەر نزیکە لەو ئاڵایە کە ئاڵای با بڵێن ئارارات بووە یان با بڵێن ڕاپەڕینی ئارارات کە ڕێکخراوەکمانە بۆ بە ناوی کۆمەڵی خۆی بوون کە لە 27 هەتاسی دژ بە دەوڵەتی کەمالی تورکیا دوای دامەزراندی کۆماری تورکیای کەمال ئەتاتورک لە 1923 دوای ئەوەی کە کۆماری تورکیا و ڕوخانی دەوڵەتی عوسمانی ئەو کۆمارە دروستدەبی کوردەکان ئەو وعد و بەڵێنانی کە پێیان درابوو لە پەیماننامەی سیڤەر جێبەجێ نەکرا بە پەیماننامەی لۆزان ماف و داواکاریەکانی کورد پشتگوێ خرا کە وڵاتانی زلهێز دەستی گەورەیان تێدا هەبوو ئەوە بوو کە کەمال ئەتاتورک زۆر بە دڕندەیی کەوتە دژایەتیکردنی کورد و لە ناوبردنی کورد و حتا تەنانەت کوردی بە تورکی چایی ناودەهێنا بۆیە کۆمەڵێک ڕاپەڕین کۆمەڵێک با بڵێن شۆڕش و ڕاپەڕین سەریان هەڵدا یەکێ لەوانە کە ڕاپەڕینی ئارارات بوو کە کۆمەڵەی خۆی بوون کە ئەحسان نووری پاشا و چەند کەس سەرکردەیەکی دیکەی کورد ڕابەرایەتی ئەو کۆمەڵانەکە ئاڵاکەیان لەو شێوەیە بۆ ڕەنجی سەوز و سپی و ڕەنجی چیا لە ناو بازنەیەکی وەکو بڵێ خۆر کە ڕەنجی زەردە سوور کە ڕەنجی قوربانیدانە بەو شێوەیە لە ساڵی 1927 تا 1930 ئەو ڕاپەڕینە دواتر کب دەکرێتەوە لە ناو دەبردرێ و لە پێش ئەوەش با بڵێن ڕاپەڕینی کۆزگیریشمان هەیە یان قۆزگیری یان کۆزگیری ئەو ڕاپەڕینش هەر لە بەشی با بڵێن کوردستانی باکووریان باکووری کوردستان بوونی هەبووە ئەویش بە هەمان شێوە لەو سێ ڕەنگە سەرچێ و وەبوونی بازنەیەکی با بڵێن خڕکە بە ڕەنجی سوور کە نیشانەی قوربانیدانە نیشانەی خوێن و قوربانیدان و خەباتە ئەوەشان هەری ئاراراتە وێنەیەکی دووبارەی ئاراراتە دوجار وێنەی ئاڵای کۆماری کوردستان دوای ئەوەی کە حزبی هیوا تەشکیل دەبی لە باشووری کوردستان و با بڵێن قۆناغی خەباتی ڕزگاری خوازی بزاف ڕزگاری خوازی کوردی دەچێتە قۆناغێکی با بڵێن تەنزیمتر ڕێخستنی باشتر ئەو ئاڵایە کە ئاڵای با بڵێن کۆماری کوردستان بووە کە دیارە سێ ڕەنگە سەرچیەکە
کە سوور و سپی و سەوس سپی نیشانەی ئاشتیە سوور قوربانیدان و خوێن و خەباتە سەوس نیشانەی بە پیتی خاک و سەوزایی و کەشی ئەو خاکەیە و ئەو گوڵە گەنم و باڵێن ئەوەش نیشانەی بە پیتی خاکەیە تیشتی خۆر و مۆمەکەش ئەوەش تعبیر لە ڕووناچی و لە باڵێن داهاتووی ڕۆشن دەکات لە بۆ باڵێن ئەو کۆمارێکەوە دروست بوو کۆماری مەهاباد کە لە 16 لە 36 ئەو ئاڵایە هەڵکرا کە ئێستاش پەرلەمانی کوردستان 12 وەکو ساڕۆژی هەڵکردنی ئاڵا لە هەرێمی کوردستان بە یاساکانی پەرلەمان بە مزداخێتی با بڵێن ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێم دەری کردووە دوجار ئاڵای کوردستان زیاتر با بڵێن تێکەڵەیەکی ئاڵای کۆماری کوردستان و ئەو ئاڵایەکەوە لە کۆمەڵی خۆی بوون بۆ کۆمەڵی خۆی بوون کە لە ڕاپەڕینی ئارارات دروست کراوە کە ئەوە ئاڵای با بڵێن کوردستانی ئێستا کە هەرچەندە تێبینی و ملاحەزە زۆر هەیە لەسەر ئەو ئاڵایە بە حکمی ئەوەی کەوە ئەو 21 تیشکە پەیوەندی بە نەمێژووی با بڵێن نەبە با بڵێن ساڵی کوردی هەیە ساڵی کوردی چونکە 21 تیشک بە حساب ئەوەیەکەوە پێیوەستە بە 21 سێ کە نەورۆز بەڵام 21 سێ لە پێوەستە بەو مانگەی کە مانجی با بڵێن ساڵی زاینیە ساڵی 21 سێ یەکەم ڕۆژی ساڵی کوردیە یعنی ئەو پەیوەستیە لە نێوان ئەو دوو شتە تەقتارەدەیەک لێک دوورە بەڵام وەکو باسمان کرد ڕەنگەکان ئەوە وەکو ئاماژەمان پێدا حەجمەکەشی عادەتەن با بڵێن پانیەکەی عادەتەن با بڵێن زۆر جار 1 لەسەر 3 با بڵێن 1 لەسەر 3 درێژەکەیەتی حەجمی ئاڵاش هەرچەندە لەوەی کە لە قانونی لە یاساکەی پەرلەمانی کوردستان دیاری کردو مەسەن درێژەکەی چەندبی و پانیەکەی چەندبی بەڵام کەمتر پابندی هەیە بەوە ئێمە ئەگەر سیرکەین ئێستا مەسەن ئەگەر جەولەیەک لێ بڵێن لەسەر بیناکانی حکوومەتی هەرێمی کوردستان بینا حزبیەکان ناڵێن کوڕەخراوەکانیش ناڵێن سیرکەین دەبینین بەشی زۆری ئەو ئاڵایانە یەک حەجم نینە حەجمیان جیاوازە یعنی کەمتر پابندبوون بە حەجمەکە هەیە ئەوە کە دوایین نمونەی کە ئاڵای با بڵێن کوردستانە نامەوێت زیاتر بسمە ناو تەفاسیلی قانونەکەی ئەوەی ئەگەر بتانەوێ هەیە ینی چ لە با بڵێن لە گۆگڵ لە فەیسبوک هەیە یاساکە و لای منیش هەیە من هەربان قەست لە ئەوەی دامنەنە با بڵێن ئەوەی ئاڵاکان با بڵێن قانونی پەرلەمان و ئەوانە ئەوە هەر لە لامە قانونی ژمارە 14 ساڵی 99 ئاڵای هەرێمی کوردستان دواتر لێرە باز دەکات مادەکە کە باسی ئاڵاکە دەکات ڕەنگەکانی و تعبیری ڕەنگەکان و پێکاتێ ڕەنگەکان دواتر دێتە سەر تەواوی هەموو مادەکانی ئاڵاکە و حەجمەکەی و دواتر کە نێدراوە لە ئەنجومەنی با بڵێن ئەنجومەنی نیشتیمانی ئەو کاتە پەرلەمانیان با بڵێن پیان ئەنجومەنی نیشتیمانی ناوەکەی ئەو کاتەوەها بوو دواتر فەرمانی هەرێمی کە لە بۆ دەرچووە فەرمانەکە ئەوانە هەمویان وجودیان هەیە سیستەمی ئاڵاکە و حەجمەکەی مەسەرەن بۆ نمونە 120 سانتیم بە 180 سانتیم بووە یان 100 سانتیم بە 150 سانتیم بووە یان 6 بە 90 بووە حەجمی چەند حەجمێکیان لە بۆدانایە پاشان ئەمرەکە و مادەکە و تەواوی ئەوانە نێردا لەلایەن ئەنجومەنی وەزیران لە بۆ سەرۆکایەتی هەرێم و تەواوی ئەوە مادەکان حتا تەنانەت ئەوە نمونەی با بڵێن ئاڵای کوردستانە لە 91 لە دەی 12 واتە پێش حکوومەتی هەرێمی کوردستان ئاڵای پاسۆکە حزبێک بوو لە کوردستان هەبوو بە ناوی پاسۆک ئەو ئاڵایە ئەوە یەکێکە لە با بڵێن دەستنووسەکانی ئەو کاتەی وان کە ئاڵایەکە بەو شێوە بووان واتە پێش پەرلەمانی کوردستان پێش 1992 پێش ئەو یاسایەت هەموارش بکرێتەوە پاسۆک ئاڵایەکەی بە هەمان شێوەی ئەو ئاڵایە بەکارهێناوە هەمان ئەو ئاڵای بەکارهێناوە کە ئەوەش دلیل بۆ لەسەر چەند ئێستا لە کوردستان با بڵێن لە هەموو پارچەکانی کوردستان ئاڵای جیاواز هەیە لە ڕۆژئاوا زۆر ئاڵایەکمان هەیە لە باکوور زۆر ئاڵایەکمان هەیە لە ڕۆژئاوا حزبەکانی با بڵێن باکووری ڕۆژهەڵاتی کوردستان چەندین ئاڵای جیاوازیان هەیە ئەوە بەگشتی دەربارەی با بڵێن قانون و یاسا و
کورتەیەک لە ناساندنی ئەو ئاڵانەی کە هەن هەرچەندە هەر یەک لەو ئاڵایەنە ئەگەر بچێ ناو تەفاسی بەتایبەتی ئەو ئاڵانەی سەردەمی با بڵێن میرنشین و قەوارە سیاسەکان بابەت و توێژینەوەی تایبەتی لەسەر نووسراوە ئەوەی بیەوێت دەتوانانی مەسەرەن استفادە بکە بۆ یەکێک لەو کتێبانە دەربارەی مێژووی ئاڵای کورد و کوردستان ئەو کتێبەیە ئەگەر هەرکەس ویستی دەتوانانی مەسەر معلوماتی و زانیاری زیاتری بەدەستکەوی مێژووی ئاڵای کورد و کوردستان وە تێژینەوەیەکی شەیە بە ناوی ئاڵای کوردستان هی دکتۆر ئازاد عوبێدا یەکێکە لە مامۆساکانی بەشی مێژوو کە لە گۆڤاری ئەکادیمی بڵاوی کردیتەوە ئەویش تەفاسیلێکی یەکجار زۆری تێدا هەرکەس بیەوێ زیاتر دەربارەی ئاڵای کوردستان و ئەو خۆناغە پەرسەندانی کە ئەمن وەکو تەرمیح و ئاماژەم پێدا تەفاسیلاتی وردی تێدایە دەتوانی مەسەرەن بە دوواداچوونی زیاتر بکەم. من لێرەدا نامەوێت زیاتر با بڵێن گەزارتان بکەم ویستم چەند وەکو دەڵێ سەرەدێرێکی گشتی دەربارەی ئاڵا بەڕێستان بناسیێنم. سوپاسی گوێگرتن و ئامادەبوونتان دەکەم هەر پرسیارێک و هەر تێبینیەک و سەرنجێکە بێ لە خزمەتان دەبم. وەسەلام عەلەیکوم وڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.